شيخ المارينيا شيغو بنج ماتشو اي دز وش ماموسا احمد شيخ الماريني في وسط اوازي جيان اسامه جيان بيجي كتو حشال كردن لاو تنيا
شەمیم بە توزانان فەوچیێ هەرسیش مەمدراوە 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 خۆمێن تکام کردینەوە چەمیم هەرگیز باسی و تۆلای دڵیۆ نەگەڵنەوە 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 چەمیم هەرگیز باسی و تۆلا دڵیۆ نەگەڵنەوە نەوەگێ ئاڵیت بەنەمێ زانۆ تەمام جەستێم گرتاونەوە گرتاونەوە پیشکش